هەموو لایەکتان بەخێر بێن بە ناوی پێنج ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەتەوە سپاسی ئامادەبوونتانەکەین لەم ڕۆژە سەختانەتە کە هەمووتانە زانن هاتوچۆ زۆر بارگرانیکەی قورسە ئێمە وەکو ڕێکخراوەکانی یەکێتی کەمەندامانی کوردستان یەکێتی نابینایانی کوردستان کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان کۆمەڵی تالاسیمای کوردستان لەگەڵ کۆمەڵی توانابەخشی مناڵان لێرە کە کۆبووینەتەوە پێمان خۆشە کە چەند پەیامێکی خاوەن پێداویستە تایبەتەکان هەیە ڕای بگەێنین بەر لە هەر شتێک کە ئێمە قسە بکەین زۆر سپاسی خێرخواز و کەسایەتی شاری سلێمانی و ناسراوی سلێمانی کاک جەمالی حاجی عەلی دەکەین کە وەزعی کەمەندامانی زانی بە 500 خواردن ئەمڕۆ بەشداری کردین بۆ ماڵی خاوەن پێداویستە تایبەتەکان و ئینشەڵڵا ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەمڕۆ ئەو 500 خواردن و مریشک و هاوکاری کاک جەمالی حاجی عەلی دەگەێنینە ئەو 500 خێزانەی کەمەندامان ئێمە وەکو ڕێکخراوەکانی خاوەن پێداویستی تایبەت ئەم پەیامانەمان هەیە ومێ دەکەین کەناڵەکانی ڕاگەیاندن وەکو هەمیشە دڵسۆزی و پشتیوانی خۆیان هەبوو بۆ ئێمەی خاوەن پێداویستی تایبەت بیگێنن تاکو بە فریای ژیانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان بکەون لە ڕاستیدا یەکەم پەیامان ئەوەیە کە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە زووترین کات بەر لە هەر موچەیەکی تر موچەی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکان دابەش بکات چونکە ئێمە کە لە ماڵەوە دانیشتوین لە ئێستادا هاتوچۆ قەدەغەیە بەڵام بەڕاستی ژیانمان لێ تاڵ بووە ژیانمان لێ حرام بووە ڕۆژانە سەدان تەلەفۆن و سەدان نامەمان بۆیەت بە گریانەوە کە کەمەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکانە کە هیچیان نییە لە ماڵەوە بیخۆن بۆیە بە هەر شێوازێک بووە میکانیزمێک بدۆزنەوە موچەی کەمەندامان دابش بکەن داوا لە وەزیری دارایی ئەەکەین بەر لە پێشمەرگە بەر لە هەرچی و توێژێکی تر موچەی کەمەندامان دابش بکە خاڵی دووهەم داوا لە خێرخوازانەکەین تکایان تیا ئەەکەین بە فریای ژیانی کەمەندامان بکەون بەڕاستی ڕاستە ئێستا کەمەندامان نابینرێن لەسەر شەقامەکان ڕاستە گربوونەوە ناکەن ڕاستە دەنگی ناڕەزاییان نییە بەڵام ژیانی کەمەندامان لە ئێستادا زۆر زۆر خراپە ئەوان هانا بۆ سەرۆکی ڕێکخراوەکان دێنن ئەوان پەنا بۆ ئێمە دێنن ئەوان گریان و ئاه و ناڵەکانیان بۆ ئێمە ڕوون دەکەنەوە ڕۆژانە دەیان و سەدان نامە و تەلەفۆنمان بۆیەت کە تەنها قوتی ڕۆژێکیان نییە ناتوانین چۆن پێتان بڵین کە دایکی سێ مناڵی شە لە دەماغ ئەگری بۆی کە نانی نییە بیخوا کە مەعاشی نییە کە پارەکەی لێ بڕاوە کە هاتو چۆشی لێ مەنعکراوە بەڕاستی ژیانێکی قورسە داوا ئەکەین لە خێرخوازان لە خاوەنی وجدانەکان بە فریای ژیانی کەمەندامان کەون ئەگەر بەم زروفە بمێنێتەوە ئێمە داوای لێبوردنەکەین یاساکانە شوێنی نوێنە سەر شەقام بەسە ئیتر کۆتایی بەمە بێنن یەکەم موچەی کەمەندامان بدەن دووهەم خێرخوازەکان فریای ژیانی کەمەندامان کەون و سپاستانەکەین کۆمەڵێکی نوتوێژەیە لەم کۆمەلگایی ئێمە وەکو کورتەباڵاکان وەکو خاوەن پێداویستی تایبەت وەکو نابینا و وەکو کەمەندامان و وەکو سالاسیما و توانابەخشی مناڵان یعنی بەڕاستی ئەمانە لە هەموو کات و زمانێکا مەسەل ئەگەر ناتوانن بژێوی بۆ خۆیان دروست بکەن ئێمە لێرەوە من زۆر زۆر سپاسی کاک جەمالەکەم کاک جەمالی حاجی عەلی کە دەوڵەمەندێکی زۆر جوانە دەوڵەمەندێکی خێرخوایە بەڕاستی هەڵساوە ئەمڕۆ بە 500 خێزانی کەم ئەندام و نابینا و خاوەن پێداویستی تایبەت و ئەو توێژانەی تر من لێرەوە زۆر زۆر سپاس یەکەم کە کاک جەمال خاوەنی خەستەخانەیە خاوەنی مەکتەبە خاوەنی مزگەوتە ڕۆژەها من لەگەڵ یا نزیکم کەوا یارمەتی خەڵقی لێقەوماوەیە ئەجا هیوادارم ئەو دەوڵەمەنانەی تر بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکە کە یارمەتی هەموو چین و توێژەکان بی بێژگە لە کەمەندامان بێژگە لە نابینە ماڵ هەیە زۆر تەواوە هیچی نییە ئێسا بیخوا من بۆ نمونە ئێوارە خێرخوایەکات 50 خێزان وتی ئازوقەیان بۆ بەرام من ئیعلانم کرد بۆ 50 خێزان بەس بەڕاستی کە سەیرەکەی ئەم شەو من ڕەنگە 5,000 تەلەفۆنم بۆ هاتبێ لەبەرەوەی حاڵی نەدار زۆر زۆرە جا هیوادارم لەو دەوڵەمەنانە کە ئیمکانیاتیان باشە بابێنە پێشەوە و ئێمە من خۆم بە سیارەی خۆم بە توانای خۆم یەکەیە کە بۆیان ئەبەمە بەردەمی ماڵەکان جا زۆر زۆر سپاسانەکەم هەر دەوڵەمەنێ لە توانای هەیە
یارمەتی ئەم چین و توێژە با و یارمەتی کەسانێکی تریش بە کە بەهۆی ڕۆژگارێکەوە ئەمڕۆ نەبوونن ئەمڕۆ کەم دەرامەتن هیوادارم یارمەتیان بدرێ و زۆر سوپاس.